ڕەزاعەلی ئەو گەنجەی بە کەمترین ماوە توانی زۆرترین هەوادار لە خۆی کۆ بکاتەوە. هەموو خەڵک پێی دەڵێن کارەکانت پەرفێکتە، ڕۆژ بە ڕۆژ هەواداری زیاتر دەبێت. ئەی خەڵک لە بەرچی ڕەخنەی لێ دەگرێت. هۆکاری ڕەخنەگرتنەکەیان لەم گەنجە سپۆرتە چییە؟ ئایا خەڵک تەنها بەکاری ڕابردوو هەڵدەسەنجێنێ؟ ئێستا کارە جوان و باشەکانن نابینێ؟ ئەو کەسانە چێنە کە ڕەخنەی لێ دەگرێن؟ ئەی ئەو کەسەیەکەیە کە هەموو کات توگیری دەکا؟ ئەی دەربارەی هاوڕێکانی چی دەڵێتن؟ ئەی واری سۆزداری خۆشەویستی هەیە؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە لاتان بە بابەتشی زۆر جیاواز ئەمجارە. بەڵام پێشەوەی سەیری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بین نەچێ، وەروە سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە و زەنگۆڵەکەش دابگرە بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی. وەروەها سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی ناوت بچێتە نێوتوری و پشک ببێ خاوەن خەڵات. عەلی ڕەزا ئەو گەنجەی بە ماوەیەکی زۆر کەم توانی ناوبانگێکی ئەگزار زۆر لە نێو سۆشیال میدیا بەدەست بێنێ، بە تایبەتی تیکتۆک وە لە ئێستاشدا خەریکی یوتیوبە و دەنگدانەوەیەکی ئەگزار زۆری لە نێو گەنجاندا پێک کردووە. عەلی ڕەزا خەڵکی شاری هەولێرە، هەر لە هەولێر لەدایک بووە، لە ئێستادا تەمەنی 21 ساڵە، لە خوێندنیش بەردەوامە و خەریکی سۆشیال میدیاشە. وەروە عەلی ڕەزا دەستی هەیە لە کاری وێنەکێشان لە ناوکاری دۆبلاژ و سۆشیال میدیا. عەلی ڕەزا لە وتەیەکی خۆیدا دەڵێتن کەس بێزار ناکەم، پێکەنین و دڵخۆشی بەرامبەرم من دڵخۆش دەکا. ئەوەی شانازی پێ دەکەم ئەوەیە کە ئەو کەسانەی پاڵپشتم بووینە هەمیشە پێیان دەڵێم خێزانەکەم. وەروە عەلی ڕەزا باسی هاوڕێکانیشی دەکا، دەڵێتن تاوەکو ئێستا هیچ هاوڕێیەکم نەبووە ببێتە جێگای نیگەرانی، وەی هاوڕێیەکم نەبووە تاوەکو ئێستا خیانەتم لێ بکە یاخود هەوڵ بدا کارەکانم تێ بدا. هەموو هاوڕێکانم پاڵپشتم بوون و زۆر یارمەتی دەرم بووینە. وەروەها باز لە هاوڕێکانیش دەکات دەڵێ هاوڕێی بە وەفام هەیە، تاوەکو ئێستا لەگەڵم بوونە، هیچ هاوڕێیەکم نییە کێشم لەگەڵی هەبێتن، هەمیشە پاڵپشتم بووینە لە کارەکانم و لە هەموو شوێنێک لەگەڵ من و کەسانێک هەنا لە هەموو بواری ژیانم یارمەتیان داوم و ڕێگای خۆم بدۆزمەوە. عەلی ڕەزا توانیویەتی فانێکی ئەگزار زۆر کۆبکاتەوە بە ماوەیەکی زۆر کام. عەلی ڕەزا لە یوتیوب تەنها 2 ڤیدیۆ داناوە بە 2 ڕۆژ نزیکەی 100,000 بینەری هەبووە. عەلی ڕەزا توانیویەتی هەواداران بۆ لای خۆ ڕابکێشێ بە قسە سەیر و سەمەرەکانی لە ڤیدیۆکانی باز لەوە دەکاتن. هەر شتێک بکڕێتن ناوی پارەکە دەهێنێ و دەڵێ بە 1000 یاخود 250 کڕیمە. وەروە عەلی ڕەزا خەڵکێکی زۆر ڕەخنەیان لێ دەگرێت لە سەرەتا کاتی دەستی بەکار کردبوو. بێگومان تۆ بتەوێ کارێکی جیاواز و جوان بکەی، خەڵکانێک دەبێت کە بەدڵیان نییە یاخود بە هەر شێوازێک بێ ڕەخنە لێ دەگرن، بە تایبەتی لە نێو سۆشیال میدیای کوردی. عەلی ڕەزا هەر لە تەمەنێکی مناڵیەوە هەوڵی داوە نێوبانگێکی خۆی هەبێتن. عەلی ڕەزا لە تەمەنێکی زۆر بچووک دەتوانین بڵین لە خوار 15-16 ساڵیدا بەشداری لە بەرنمەیەک دەکاتن بە ناوی تۆ جیاوازی. ئەو کاتە ئەڤین ئاسۆ ئارام و لێژ نەبوون و لەگەڵ دانیال وەروەها لەو پرۆگرامەدا بەشداری دەکات بە ناوی ڕەزا فاروق بەشداری لەو پرۆگرامە دەکاتن. گۆرانیەکانی جەستن بیبەری گۆرانی بێژی کەنەدی دەڵێتەوە. جەستن بیبەر ئەو کەسایەتیە بوو کە لە تەمەنێکی منداڵدا دەستی بە گۆرانی گوتن کەوتو لەسەر شەقامەکان و دایکی هەوڵیدا جەستن بیبەر بەناوبانگ کاتن و وەلاپەڕەیەکی فەرمی یوتیوبی بۆ دانا. لەو کاتە هونەرمەندی بەناوبانگی ئەمریکی و شار توانی ئەو هونەرمەندە دروست بکە کە ئێستا ئێمە دەیبینین جەستن بیبەرە. وا دیارە ڕەزا ئەو کاتە سەرسامی ئەو هونەرمەندە بووە لەو تەمەنە منداڵەی. هەوڵیدا لەو بەرنامەیە گۆرانی جەستن بیبەر بڵێتن ئاکتێکی زۆر جوانی کرد، بەڵام ئەو کاتە ئەو ئەزموونەی نەبوو کە پێشکەشی بکاتن. بۆیە لێژنەکە هەر چواریان وەڵامی نەخێریان دایە، بەڵام ئەوان پێوت بەردەوام بە. بۆیە لە کۆتاییدا ڕەزا توانی ئەو کارە بدۆزێتەوە کە لەگەڵی دەگونجێ. وەروە ڕەزا کۆڵی نەدا بە چەندین ڕێگای تر قۆناغی تر هەوڵیدا و
وتوانی ئەو ڕێگای بدۆزێتەوە کە خۆی مەبەستێتی و تاوەکو توانی لەم ڕێگایەوە سەرکەوتوو بێ و هەموو خەڵک ئێستا بەدڵیتی بەڵام خەڵکانێکی زۆر ئەو کارەی ڕەزا کە کردوویەتی هەوڵ دەدەن پێ بڵێنەوە تۆ بەشداریت کردووە لەو بەرنامە و ئاوە بۆیە پێویستە هەر کاتێک لە هەر تەمەنێک هەر کەسایەتێک کە بەشداری لە شتێک دەکاتن ئەمە نەبێتە هۆکاری ئەوەی کە نەتوانێت هیچ کارێکی تر بکاتەوە و پشتگوێ بخاتن ئەوەی کە لا ڕابردوو ڕوویدا لە ڕابردوودا بمێنێتەوە و خەڵکانێک هەنە هەوڵ دەدەن ڕەزا سارد بکەنەوە بەو تاش و تەنانەی کە لێ دەگرن دەڵێن تۆ لەو تەمەنە بەشداریت کردو و چەندین ناو ناتۆرەی لێ دەبینەوە ئەوە پێویستە ڕەزا بەهێز بێتن نەک ڕەزا هەموو گەنجێکی کورد پێویستە ئەو کارێک کە لە ڕابردوو کردویەتی دەتوانین بڵین سەرکەوتوو نەبوو نەخێر ئەوە وانە تەنها دەرسێک بوو بۆ ژیانی لەوانەیە ئەو کارەی ڕەزا لە ڕابردوو کردوبێتی هەوڵی ئەوەی دابێتن کە ئێستا بەدەربکەوێ بەڵام لەو کارێک کە ئێستا دەیکاتن کەسایەتێکی سەرکەوتووە وا پێویستە ئێمە هەمومان ئەو کارانی کە لە ڕابردوو کردومانە تێدا سەرکەوتوو نەبووین ئەوە واناکە کە کۆتایی ژیان بێتن و ئێمە نەتوانین هیچ کارێکی تر بکەین نەخێر دەبێ ئێمە بەردەوام بین ئەم جارە بە شێوازێکی جیاوازتر لە کارەکانی پێشووتورمان واروە ئەو شتانێک کە دەیکەین دەبێت لە خۆماندا هەبێت نابێت خۆمان بە شتانە کۆگرێ بدەین کە ئەم ئەشتەیە بوونی لە ئێمەدا نییە بۆیە پێویستە هەوڵ بدەیت لە خۆتدا بگەڕێەوە وا دیارە ڕەزا ئێستا لەناو سۆشال میدیا زۆر بەناوبانگ بوو ئەو کارەی دۆزیێتەوە کە تێدا سەرکەوتوو بووە شەر نییە ئێمەش لەو کارەی ڕەزا کە بیکەینەوە و بە هەمان شێوەی ئەو سەرکەوتوو بینەوە بۆیە تۆش دەتوانی لە خۆتدا بگەڕێی چ شتێکی لەناو تۆدا کە دەتوانی تێدا سەرکەوتووی و وازمێنەوە هەوڵ بدە و کۆڵمەدا هەموو کات بەردەوام بە بۆ ئەوی بتانی بگەیت بە ئامانج ئەوە ڕەزا لە سۆشیال میدیا توانی ناوبانگێکی باش بەدەست بێنێتن هیوادارین زیاتر بەناوبانگ بێتن ئەی تۆی خۆشەویست چی بۆ ڕەزا هەیە ئایا کەسێکی سەرکەوتووە چ شتێک زیاتر بکە و سەرکەوتوو دەبێتن و وە شتێک نەکە ئەگەر بەدڵتە بۆمان لە کۆمنت بنووسە زۆر سپاس بۆ سەیرکردنی تەواوی ڤیدیۆکەمان بۆ پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان یاخونێ سۆشیال میدیا وارووا لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسە وارە ڕەخنە و پێشنیارێکی شتەیە دەتوانی بە هەمان شێوە بۆمان لە کۆمنت بنووسی و ئەوەتان بین نەچێ لایک و کۆمنت و شێر بکەن وارووا سەبسکرایبی کەناڵەکەشمان بکەن و زانگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینێ وارووا سناپچاتەکەشمان ئاد بکەن بۆ ئەوەی ناودوسێتە ناو تووری و پشک و ببێ خاوەن خەڵات و هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.